دۆخی ئاوارەکان لە عێراق و ڕێگریەکانی گروپە چەک جارەکانم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر خالید کەحلی شارزای سیاسی لاەنبارەوە لەگەڵماندا. دکتۆر سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. پێم وابێت تەنها لە عێراق داوایە کە ماڵ و حاڵی خۆیان لە خەڵکی وڵاتەکە حرامە، بەڵام بۆ ئاواری وڵاتێکی دیکە وەک لوبنانیەکان حەڵاڵە، چونکە ئاوارەکان ئەڵێن ئێمە 20 کیلۆمەتر لە جرف سەخر و عیسات دوورین، ڕێگە نادەن بگەڕینەوە، بەڵام ئاوارەی لوبنانی لەسەر ماڵ و حاڵی ئێمەیە. ئەمە بۆ طيب لجنابك وللمشاهدين الكرام. الله السلام لەوە بینەرانی کوردستان ویست و سوار زۆر سوپاس بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بەر لە هەموو شتێک دەبێ بزانین کە ئاوارە بوون دوورخستنەوەی خەڵکە لە ماڵ و حاڵی خۆیان. بۆیە ئاوارەبوونی خەڵک لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە یاخود پرسەکە لە عێراقدا زیاتر بە هۆکاری سەربازی و سیاسی هەرچەندە لە شوێنی دیکە بە هۆکاری ئابووری و تونندڕەوی و هۆکاری دیکەش هەیە. ئەوەی لە عێراق لە گەلێک پارێزگا ڕوویدا هۆکارەکەی داعش بوو و داعش بۆ هۆکاری ئەوەی کە لە چەند پارێزگای خەڵک بستنە پارێزگا گەلێکی دیکەوە 2000 پەنایان بۆ با بڵین کەمپەکان بردووە، لەوێوە هەندێک ڕێکخراوی کۆمەلگەی نەتەوەیی هاتن هاریکاریان بکەن. هەموو ئەمانە بەسەر خەڵکی عێراق داهاتن. ئەوەی ئێستا دەیبینیت لە عێراق چییە؟ ئەوەیە کە خەڵکی بە میوانی هاتوون، میوانگەلێکی بەڕێزن کە لوبنانیەکانن، بەڵام سەیرەکە لەوەدا نییە، سیر لەوەدایە کە حکوومەتی عێراقی ڕایدێکی هەیە، سیاسەتێکی دیکە هەیە. سیاسەتەکەی ئەوەیە هاوڵاتی لوبنانی خەڵکی لوبنان ڕێزی لێ دەگیرێت، ئاسانکاری بۆ داکرێت زیاتر لەو ئاسانکاری کە بۆ ئاوارەی عێراقی کراوە، و ئەو ڕێزلێنانە کە لە لوبنانیەکان کراوە هەرگیز بۆ عێراقیەکان نەکراوە. جیاکاریت چییە کە لوبنانیەک لە پێش عێراقیەک بێت لە عێراقا؟ والله هو بكل الاعراف الدوليه والاعراف بە هەموو پێودانگێکی نەتەوەیی دنیایی دەبێت و خاوەن ماڵ سەنگی زۆرینەی هەبێت، دەبێت ڕێزی گەورە لە خاوەن ماڵ بگیرێ، بەڵام ئەوەی کە میوان ڕێزی زیاتر بێت لە خاوەن ماڵ بەڕاستی شتێکی سەیرە. ئێمە چ کورد بین، چ عەرەب بین، چ هەر نەتەوەیەکی دیکە بین لە عێراق ئێمە خاوەن ماڵین، کوڕی نیشتیمانین، و هەمیشە کوڕی نیشتیمان و خاوەنماڵ لە میوان باشترە. و کاتێک بارودۆخ سەخت دەبێت بزانین خەڵکی ئەو ناوچانە وەکو ئەنبار و مووسڵ و ئەو ناوچە خاپۆر کراوانە چ نەهامەتیەکیان چەشتووە، تەندروستی و خێزان و هەموو شتێکی خۆیان لە دەست داوە و قوربانیان بە هەموو شتێک داوە. کەچی ئێستا بەڕاستی دەبینی خەڵک لە لوبنانەوە هاتووە کە خەڵک و برای ئازیەم وەڵام لە هۆتێلەکان دادەنیشن، باشترین خزمەت گوزاریان پێشکەش کراوە. ئەمە دەستکەوتێکە بۆ دەوڵەت، ئێمە کێشەمە لەگەڵ ئەوەدا نییە، بەڵام لە بەرامبەرەوەدا هاوڵاتی عێراقی ئەوەندەی بۆ نەکراوە. ئێمە ناڵێن خەڵکی و لوبنان با هیچیان بۆ نەکرێت، با میوانداریان نەکرێت، بەڵام بەڕاستی پێویستە هەموو شتێک بە گوێرەی یاسا و ڕێسا و بنەماکان بێت. بەڵێ باست لەوە کرد کە بەشێکی هۆکاری سیاسیە. ئەو هۆکارە سیاسیە چییە لە پشتێتی؟ نعم الأسباب السياسية هي هۆکارە سیاسیەکان لە زۆربەی وڵاتان هەر هەن، وەتە ئاوارەی گرێکوێرەیەکی گەورەی دنیای ئێستا، بەڵام زۆری پارتی سیاسی، زۆری ئەو ئامانجانەی کە پارتە سیاسیانە هەیەە بۆی بە زۆرترین دەنگدەر بدەن، هەر یەکەیان دەیانەوێت لەسەر ئەم حسابە پێگەی جەماوەری خۆیان پتە و بکەن بۆ ئەوەی سندوقی دەنگەکانیان پڕ بکەن، بۆ ئەوەی لە شوێنێک دەنگ زیاد بکەن لەسەر حسابی شوێنێکی دیکە و گەلێک شتی دیکەش هەیە کە ڕۆڵی لەم بابەتەدا هەیە لەسەر ئاستی سیاسی. بەڵام ئەمە خاڵی هەرە لە پێشینە و گرنگە بۆ ئەوەی لە بەرچاومان بێت ئەوان دەیانەوێت بە زۆرنەی جەماوەر بکەن. بەڵێ پێتان وایە میلیشیاکان تا چەند هۆکارن لە نەگەڕانەوەی ئاوارەکان بە تایبەت ئاوارەکانی جرفەڵ سەخر و عەوەیسات؟ نعم هذا يدخل من ضمن
ئەمانە هەمویان دەبن بە بەشێک لە بیر و باوەڕ ئەمە بیر و باوەڕێکی سەربازیە بیر و باوەڕی سەربازی ڕەنگە بیر و باوەڕی ئاینی یاخود بیر و باوەڕێکی دیکەش هەبێت ئێمە دوجار وەکو هەمیشە پاتمان کردوێتەوە گروپە چەکدارەکان باندەکان بەکرێگیراوان بێگومان کاریگەریەکی زۆریان هێوەڕێگرن لەوەی کە خەڵک بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان دەوڵەت ئەم شتە دەزانێت ئاگداریشەوە ئەرکیوانیشە چارەسەری بکەن پێتانە وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عراق تا چەند کەمتەرخەمە لە دابینکردنی پەناگە بۆ ئەو ئاوارانی لە ئەنبارن چونکە جگەلەوەی لەوانەی ئەنبار کەمتەرخەمە حکوومەتی عراق وەزارەتی کۆچ و کۆچبەران حکوومەتی عراق لە ئاوارەکانی خۆشی لە هەرێمی کوردستان هەر کەمتەرخەم بوو ئێستا بەشێکی زۆری ئاوارەکان لە بەشانازی و دەستگای خێرخوازی بارزانی خزمەتیان نەکات و پێداویستەکانیان بۆ دابین نەکات بەڵام بۆ بەم شێوەیە مامەڵە لەگەڵ ئاوارەکانی خۆیان ئاکات وەزارەتی کۆچ و کۆچبەران و حکوومەتی عراقیش ڕۆڵی با بڵین ڕێکخراوە خێرخوازیەکان لە بیر ناکرێت و وەزارەتی کۆچ و کۆچبەرانیش هەندێک کاری باشیان کردووە بەڵام ئەو ڕۆڵە یاخود هەندێک بەڕاستی لایەن کە کاریان کردووە زیاتر مەبەستیان کاری وەکو وەزارەتی کۆچ و کۆچبەران ئەرکێکی خۆی ڕاپەڕاندووە بەڵام ئەرکێوان لەوە گەورەترە تەنیا ئەوە نییە کە ئەوان کردویانە چاوەڕێشتی زۆر زیاتریان لێ دەکرات دەیانتوانی شتێکی باشتر بکەن ئەوەی ئەوان کردویانە کەمە و لە ئاساڕوانی دانیە دەبواە وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عراق هیچ نەبوایە کەمپەکان زامن بکات بۆ خەڵکی بەوەی تێدا بمێنەوە کە هاوکاریان نەکردووە دەبواە هاوکار بێت لەوەی خەڵک بگەڕێتەوە شوێنەکانی خۆیان مینحەی دارایی بۆ ئەو ئەوارە دابین بکات شتێکی زۆر هەبوو لەسەر وەزارەتی کۆچ و کۆچبەران بەر لەوەی ڕێکخراوەکان بیکەن دەبواە ئەوان بیکەن بەڵام ئەوان ئەو کاریان نەکردە بەڵام لە هەرێمی کوردستانیش ڕێکخراوە خێرخوازیەکان ڕۆڵێکی زۆر گەوریان هەبوو بەڵێ پێتان وایە چارەسەری بنەڕەتی بۆ چارەسەربوونی کێشەی ئاوارەکان و گەڕانەوەیان بۆ زێدی خۆیان چییە و بە تایبەت لە ڕووی دابینکردنی خزمەتگوزاری و پاراستنی دۆخی ئەمنی شتی سەرەکی ئەوەیە کە خەڵک بگەڕێتەوە ناوچەکانی خۆیان بریتە لە دابینکردنی سەقامگیری و ئاسایش کاتێک سەقامگیری و ئاسایش هەبوو هەر دەوڵەتێک کارێکی لەو زۆرە بکات ئاوارەکان هەمویان دەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان مەگەر خەڵکی ئاوارە لەمە زیاتر چی دەوێت دەیانەوێ بگەڕنەوە شوێنەکانی خۆیان شتێکی دیکە دووبارە بنیادنانەوەی ژێرخانە کە خاڵێکی زۆر گرنگە جگەلەوەش دەبێت ئەومان لەبەر چاو بێت هەندێک چارەساری سیاسی و ئەمنی و سەربازی دیکە هەن کە دەبنە هۆکاری ئەوەی با بڵێن ئاوارەکان هەست بە ئاسایش و ئارامی بکەن بۆ بێنە ناوچەکانی خۆیان چەندین هۆکاری دیکەش هەن لە بەنمونە دابینکردنی هەلیکار پێدانی مینحەی دارایی هەمومانە هاوکار بەڵێ بەڕێز دکتۆر خالید کەحلی شارەزای سیاسی لە ئەنبارۆ لەگەڵماندا زۆر سپاس